من ناوم گوڵەباخ ئەحمەد محەممەدە عشیرەتم جەباریە خەڵکی گوندی بانگۆلین من لە ساڵی 1984 زەواجم کرد کە ئەو کات تەمەنم 13 بۆ 13 نیو ئەبوو هاوسەرم ئامۆزای خۆم بوو مناڵێکم بوو بە ناوی شیلان دوای ئەوە دوو مناڵی ترم دوای ئەو بوو پەیمان و هەژار بەداخەوە ئێمە تاکو هەشتیش ژیانێکی پڕ لە عەشق و ئەوین و خۆشەویستیمان بەڕێوە کرد لەگەڵ هاوسەرم بەڵام لەپڕ زەنگی مەترسی لێ درا و ئێمە لەو کا ساڵەیە کە لە 88 ئەنفال کراین لە مانگی سێوە بۆ ئەم مانگی چوارەی ئێستا بوو هەمومان کۆ کراینەوە بە ئیڤا ڕایان گواستین بۆ لیوای چەمچەماڵ لەوێ بماوەی چەند سەعاتێک تەسویر کراین بە هەلیکۆپتەر و ژن و پیاو دایان ناین لە پاشەوە مەنشەیان هێنا و بەداخەوە هەمومانیان هێنا بۆ ئەم شوێنە نەفرەتیە من لەگەڵ هاوسەرم دەستمان لە ناو دەستیەکە بوو مناڵەکان باوشمانەوە بوو ئەلەوێ شەقێکیاندا لە هاوسەرم کەوت ویستم پەلاماری بدەم و باوش پیاکەم هەڵی سەرمەلەقەیەکیان لە منیش دایتم من لەیا بێهۆش کەوتم ئاگەم لێ نەبوو کاتێ بەهۆش خۆم هاتمەوە ناو ئەو قەعانە بوو داچی هەرچی نەهامەتی هەیە لە پشتی ئەم پەنجەرانەوە ڕوویدا هەرچی دەردەسەری و هەیە لە پشتی ئەم پەنجەرانەوە ڕوویدا زەختیان لە ئێمەکرد لەم پەنجەرانەوە ئاوا سیر بکەین و زەلامەکانمان تازی بدرێ زەختیان لە زەلامەکانە کرد لە پشتی ئەو پەنجەرانەوە بۆستن و تازیبی ئێمەیاندا بە دەورێ و قەعەیامان یاسوڕانەوە بە شەق و تێڵدا لێماندا هیچ دەسڵاتێکیان نەبوو ئەگینا زەلامی کورد کەیونە بێغیرەت بووە تەعدا لە خێزان و خوشک و دایک و کچی بکرێت و هیچ دەسڵاتێکی نەبێ هیچی پێ نەکرێ ئەوانیان بەجیا پێش ئێمە بردبوو بۆ کوێ نازانم ئێمەشیان برد بۆ مەعسکەر دبست کۆمەڵی مناڵی زۆر مرد لە دەبست یەکێ لەو مناڵانە کە یەکەم مناڵ بوو یەکەم مردن ڕوویدا لە دبست لە ناو مەعسکەری دبست مردنی کوڕەکەی من بوو بەڵام بەداخەوە هێشتا تەواو گیانی لەدەست نەدابوو لە باوش مابوو ئەو دڵڕەقانە هاتن و لێمیانستن و بردیانوتیان مردووە بەڵام من دڵنیا بووم کە هێشتا نەمردبووم گیانیەدا بەڵام ئەوان هاتن و بردیان تەنانەت باوشم کرد بە قاچ یەکێ لە ئەو کەسانە نازانم یعنی من بیرم ئەوم بیر نەماوە هەر هەرەسێکی ئەتیادی بوو یان پلەدار بوو ئەوە نازانم بەڵام باوشم کردە قاچیاوتم توخوا مەیبن کوڕەکەم مەبن هێشتا نەمردووە ئاوا بەدوایە لەقەیەکی لێمدا ئیتر ژنەکان گرتمیان و نەیان هێشتیان مردتەوە ئەتر ئەوە دوادیدارم بوو لەگەڵ ئەو کوڕیشما بەرپرسانی هەرێم ئەبوایە یەکەم کەیسخەمیەوەیان وایە ئەو مناڵانەیان ڕفاتی ئەو مناڵانەیان بهێنایەتەوە بۆ کوردستان بەڵام تا ئێستا گۆڕەکانیان هەلەوێ و هەنا دیارە حیساب بکە لەبەرەوە نازانین من نازانم کامە کوڕی منە و کامە کوڕی ئەو و کامە کچیەوە دەرگای قاعەکەیانە کردەوە ئاوا ستەمنەکان لا و دەرگایانەوە ئاوا عەسکەرێک فرێدا ئەتر کوڕە بۆ خۆی سەمونێ بگرێتەوە و بیکا بە تێشوو بۆ خۆی مناڵەکانی سەمنەکەیش زۆر لە مناڵەکان بۆیان نەئەخورا لەبەرەوە ئەمەنە ڕەق و بەڕاستی بۆیان نەئەژێنە ئێمە خۆمان من خۆم سەمونەکەمە کردە دەمی خۆم ئەم جوی نەرممە کردەوە ئەم جام کردە مناڵەکانمەوە بەڵام کارەسات لەوەیە مناڵەکانمان بەچی تووشی نەخۆشی بوون بەو سەمونە ئەو سەمونە مجگەرم تێ دەرکردووە سیسارکم تێکرد دەرکردووە بزماری کەوشم تێ دەرکردووە عنی وەکو خۆم بەدەستی خۆم ئەو شتانم تیا دەرکردووە کە کاتێ شکانەوە بەبەردەماشکان ئەماشکان ئەو شتانەی تێبوو بەداخەوە ئەمە ئاڵێم ئەمە کۆتادیداری من بوو لەگەڵ هاوسەرم لەگەڵ هەموو ئازیزدان و خۆشەویستانم ئێرە کۆتادیدارمان بوو